ئەم وەفدە بازرگانەی وڵاتی تورکیا لە مێرسین کە هاتوونەتە هەرێمی کوردستان ئەیانەوێ لە چەند ڕوویەکەوە پەیوەندی بازرگانیەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان بەهێز بکەن و یەکێ لەوانە ئەیانەوێ ئاڵوگۆڕی بازرگانی نێوان هەرێمی کوردستان و وڵاتی تورکیا زیاد بکەن کە ئەم ساڵ قەبارەی چەند بووە ساڵی ئایندە بتواندرێ قەبارەکەی زۆر زیاتر بکرێت. بۆیە بە پێویستی ئەزانین ئەم وەفدانە پێشوازی لێ بکەین و هانیان بدەین لە هەرێمی کوردستان بتوانن کاری هاوبەش لەگەڵ کۆمپانیاکان بکەن و بتوانن هاوشێوەی و کارخانانی وڵاتی خۆیان بێنن لە هەرێمی کوردستان دابمەزرێنن تاکو ئێمە بتوانین بەرهەمەکانمان زیاد بکەین و بەرهەمەکانمان هەناردەی وڵاتانی دەرەوە بکەین. ساڵی 2021 قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی نزیکەی 20 میلیارد دلار بوو و لەگەڵ وڵاتی تورکیا نزیکەی 10 میلیارد دلار بوو، لەگەڵ وڵاتی جمهوری ئیسلامی ئێران نزیکەی 7 میلیارد دلار بوو، باقی تری لە وڵاتانی تریشەوە هاوردە کراوە. کۆمەڵاوانە و تمامێ پیشەساز و کارسازێ هەرەما کوردستانê û Iraqê em dawetî Mêrsînê dikin înşallah li manga pênca li Mêrsînê lûtkeyeka mezin em çê dikin.